سبەینێ ڕۆژی سینگڵەکانە، بەڵام ئەگەر نرخی زێر ئاوا هەڕوو لە بەرزبوونەوە بێ بەخوا بێ ڕۆژی سینگڵەکان بۆ گەنجان زیاتر بکرێت. لەلایەکی تریشەوە ئەم پەتاوەرزێ وای کردووە نیوەی مناڵانی گەرمیان ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. ئەمانە چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. هەواڵێکی ناخۆشم پێ بۆ ئەو کڕووکچانەی بەنیازی هاوسەرگیرین. ئەم پایزەیش دەستی خۆتان بکەن بەسەرین و بە تەماژنێران مەبن، چونکە نرخی زێر گەیشتوەتە ئاستێک لە کڕین نایەت. سبەینێ 11 ڕۆژی جیانی سینگڵەکانە، بەڵام بەخوا نرخی زێر ئاوا بکات هەموو ڕۆژێک دەبێت بە ڕۆژی جیانی سینگڵان، چونکە ئەمڕۆ نرخی 1 ئۆنسەی زێر بە 4075 دلار مامەڵی پێوەکرا. بەمەش نرخی 1 مسقال زێری عیار 21 بە 820,000 مامەڵی پێوەکراوە. جا بۆ ئەوەی لە سینگڵی نەجاتان بێت، پێشنیارەکەی ماوەیەک لەمە بەری سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی بکەن بە پەیڕە و پرۆگرامی زەواج کاوتبووی لە جیاتی زێر دەتوانن برنج و ڕۆن بکەنە حەقەمارەیی. پەتای وەرزی لە سنووری گەرمیان لایەکی منداڵانی سنوورەکەی ڕەوانەی نەخۆشخانە کردووە. دۆخەکە بە شێوەیە کە ڕۆژانە 6 منداڵ داخل دەکرێن. بەوتەی حارس محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار کە بۆ 964 قسەی کردووە، پەتاکە بە شێوەیەکە گەورە و گچکە گرفتار بوون بەدەستیەوە، بەڵام گەورەکان بەهێزترن لە ڕوبەڕووبوونەوەی. هەرچی منداڵەکانن زۆربەیان لە نەخۆشخانە دەخەوێندرێن و کە نەفتیان دەکات. دۆخەکە گەیشتوتە ئاستێک لە ماوەی تەنیا 1 هەفتە 500 منداڵ لە نەخۆشخانەی قەڵا داخل کراون و چارەسەریان بۆ کراوە. کەشوهەوای ڕۆژی هەڵبژاردن زۆر گونجاوە و هیچ خەبەرێک لە باو بۆران نییە. لە ناوچە شاخاویەکان فێنکتر دەبێت و گەرمیانیش هێشتا تای هاوین بەری نەداوە. یەکێتی زانایانیش لە ڕوانگەی شەرعیەوە هەڵبژاردنەکە ڕوون دەکاتەوە و دەڵێت بڕۆن و بەشداری بکەن، چونکە هەڵبژاردن ئەرکێکی ئاینی و نیشتیمانیە. سبەینێ 11 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقا. ئەوانەی بەنیازن خۆیان پۆشتە و پەرداخ بکەن و بەجلی کوردی و کلاشەوە بڕۆن بۆ دەنگدان، ترستان نەبێت و کەشوهەوا لەبارە. هەرەوەشنا یەکەتی زانایان دەڵێت بەشداریکردنی بەرفراوانی هاوڵاتیان ئەرکێکی ئاینی و نیشتیمانیە، بە تایبەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. زۆر جار دەبینن لە کاتی دانانی بەردی بناغی پرۆژەیەک بڕێک پارە دەخرێتە ناو شوشەیەک و لە ناو بەردی بناغی پرۆژەکە دادەنرێت، بەڵام تا ئێستا کەم کەس دەزانێت مەبەست لەو نەریتە چییە. مەلیک سەلام خاوەنی کۆمپانیایەکە لە سنووری گەرمیان نهێنی ئەو نەریتە بۆ 964 ڕوون دەکاتەوە و دەڵێت دانانی ئەو پارەیە بە مەبەستی ئەوەیە خێر و بەرەکەت بهێنێت بۆ پرۆژەکە. وەک باسی دەکات پارەکە دەخرێتە ناو شوشەیەک و دواتر دەکرێتە ناو بەردی بناغەکە و سەری دەگیرێت. بەڵام مەرج نییە بڕی پارەکە زۆر بێت یان کەم، گرنگەوەیە قیمەتی هەبێت و پارە بێت. سەرنجڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە خەبەرێکی دڵخۆشکەرە بۆ خەڵکی کەلار و گەرمیان بە شێوەیەکی گشتی. تا ئەمڕۆژ ئەگەر ڕووداوێکی کتوپڕ ڕووی بدایە بەسەر کەسێکە، نەخۆشێک پێویستی بە چاودێری چڕ بواە، ڕووداوێکی هاتوچۆ ڕووی بدایە، ڕاستە و خۆ وەکو گەراج لە کەلارەوە سەر ئەمبوڵانسیانە خست و بەرە و سلێمانی دەبێت لە سلێمانی چارەسەرکرا. جا ڕێگەکە ناخۆشە و هەندێک جاریش ئەو نەخۆشە گیانی لە دەستدا تا گەیشتە سلێمانی بەو ڕێگە دوورەیە. بەڵام خەبەرە خۆشەکە ئەوەیە ئەمڕۆ بەشی چاودێری چڕ لە نەخۆشخانەی گشتی کەلار کرایەوە. ئیتر پێویست ناکە خەڵکی گەرمیان بە شێوەیەکی گشتی و خەڵکی کەلار بە تایبەتی بۆ چاودێری چڕ نەخۆشەکانیان ببەنە دەرەوەی گەرمیان، ببەنە سلێمانی یان هەولێر یا هەر شارێکی دیکە. هەر لە ناوخۆی کەلار بەشی چاودێری چڕ هەیە. تەندروستی شارەکە بە 964 وت ئێستا حالێن 5 بێدیان حازرە و کارمەندیشیان هەیە. هەوڵ دەدەن لە داهاتوودا بیگەێنە تا 15 بۆ 20 بێت و ئەو دەڵێت ئیشەڵا کەس ڕێی ناکەوێتە چاودێری چڕ، بەڵام ئەگەر حاڵەتیش هەبوو ئەوە ئێستا چاودێری چڕ کراوەتەوە و ئەجهیزە و کارمەندیشان هەیە و دەتوانن لەوێ چارەسەروەر بگرن ئەو ڕێگە دوورە بۆ سلێمانی نەبڕن. ئەمە خەبەرێکی خۆش بوو، دەمێکە خەڵک و هاوڵاتیانی گەرمیان ینی چاوەڕێی ئەوەن و داوای ئەویان کردو کە بەشی چاودێری چڕ لە کەلار بکرێتەوە. ئەمڕۆ بەشەکە کرایە و ئێستا لە کاردایە. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.